سڵاوتان لەبێ عزیزان بەیانیتان باش ئەم بەیانیە زۆر تایبەتە لەبەرەوەی کە یەکەم ڕۆژی جێژنی پیرۆزی ڕەمەزانە جێژنەکەتان لێ پیرۆز بێت هەموو ڕۆژێکی ژیانتان جێژن بێ ئەو بزانەی کە لەسەر لێوتانە بە ڕوخسارتانەوە دەرئەکەوێت یەخوا هەمووی ڕاستەقینە لەگەڵ بەرنمەکەی ئێمە بن ئەمڕۆ چونکە زۆر تایبەتە من و هاوکارم سەرکۆ بە یەکۆ بەرنمەکەتان پێشکەش ئەەکەین لەگەڵ کۆمەڵێک میوانی زۆر ئازیز سەرکۆ گیان سلااوە لێبێت جژنە لێ پیرۆز بێت سەحار جژنی تۆش پیرۆز بێت جژنە بتوانین کەومان بەیەکەوە بە خۆشی بەڕێکە خۆشەویستانی ئەمە گرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش جژنتان پیرۆز بێ بە هیوای ئەم جژنە بێتە مای خۆشی و پێکەوە ژیان و باوەشێکی گەرم بۆ یەکتر بکەینەوە بە هیوای ئەوەی کە بتوانین هەمومان بە دڵێکی زۆر خۆشەویستانەوە جژنە پیرۆزە لە یەکتر بکەین بە هیوای ئەوەی کە هەر ناکۆیکێکمان هەیە باەک باشکن بە یەکە کۆتایی پێبێنین جژنتان پیرۆز بێ لەگەڵمانە بن پرۆگرامێکی زۆر تایبەتمان بۆ ئامادەکردوون بە کۆمەڵێ گۆرانی و بەرهەمی جوان و کۆمەڵی میوانی ئازیزیش لامان میوانە بێت کە بتوانین ئەمڕۆ زیاتر ڕۆژەکە بۆ ئێوە خۆشتر بکەین هیوادارین کە هەموو لایەکتان بەخۆشی جژنەکە بەڕێ بکەن دوور بن لە هەموو کێشەیەک و لێرەشەوە من حەزەکەم سەحر دەستخۆشی تەواوی گەرم لە برایانی ئاسایش و برایانی بەڕێبەتی هاتوو چۆ تەواوی تیمەکانی تەندروستی و تەواوی تیمەکانی تریش کامڕۆ لە جژنی خۆیان بوراون ئامادەکاری ئەکەن بۆی کە بتوانن پارێزگاری لە ئێمە بکەن و ڕێوشۆنەکان بە باشی بۆ ئێمە ئامادە بکەن تاوەکو ئێمە تووشی هیچ گرفتێک نەبین و ئەوان بتوانن خۆشیەکانی ئێمە زیاتر بەڕێ بکەن و زیاتر بەرپای بکەن بۆ ئێمە دەستخۆشیان لەکەین هیوای زوو چاک بوونەوەش بۆ تەواوی نەخۆشەکانمان نەخوازیین لە نەخۆشخانەکان و ئەوانەشی کە لە ماڵی شەوەن بە هیوای ئەوەی کە زوو چاک بنەوە خۆشفیان بات و بێنەوە ناومان و بتوانن لەگەڵ ئێمە ژیان بەڕێ بکەن لەگەڵمانە بن پرۆگرامیشی تایبەتمان بێگومان لەشی هەموو ئەو کەسانە ساخت بێت بە قسەکەی سەرکە ئەمڕۆ دەوامیان هەیە تەنانەت ئەو ئازیزانش کە ئەرکی پاکڕاگررتنیشە لە ئەستۆی ئەوانەیە لەشی هەمویان ساخ بێت و جا بە پارچە میوزیکێکەوە دەستمان پێکرد بەرنمەکە نابێت جژن بێت و جژنانە نەبێت لە بەرنامەیە هەر بۆیە ئەمڕۆ هونەرمەندێکی گۆرانی بێژی دەنگخۆشی پڕ لە جۆش و خرۆش کاک مەزهەر ناسەحمان لەگەڵایە گەنجێکی زۆر دەنگ خۆش جا لە ستدیۆیە داوای لێکم بێتە لامان کاک مەزهەرگیان فەرموو باش من ئەگەر دەتوانم نوقلەکانیشان بینێ من زۆر بەخێر بیت هەر لە هەولێرەوە هەتاوکو سلەیمانیە هاوڕێیانەوە جەژنتان پیرۆز بێت سپاس بۆ ئامادەبوونتان کەمیشە لە پرۆگرامەکەی ئێمە ئێوە زۆر بە جوانی بەڕێیەکەن لەگەڵ تەواوی هاوکارەکانی تریشتان جەژنتان پیرۆز بێت ڕێبازیان نەزانم لەگەڵ میوانەکان نوقلەکەیەم بە تۆ جارە دانێکی زیاد هەڵگرنەوە پێمان بچێ لەگەڵ کاک مەزهەر دەستان خۆش بێت بە تەمای ڕەجیمی کاک ڕێباز ئەو خستمەوە بیرە فەقیرە هەموو جەژنی 15 نوقڵەوە نەهەبات نۆشی گیانی بێ نۆشی جانت بێت بەخێر بێ کاک مەزهەرگیان فریاکەوتی جەژنکەی ئەمڕۆ بەیانی فریاکەوتی نانی جەژن بخۆیت الحەمدولillah ڕۆڵانەکەی جەژنمان خوارد لەخوای بە زیادبی سەلامەت بن زۆر ئازە من خواردتان نێتان خوارد لای خۆ ماڵێ بەرکوڵێکم کردمە وەڵام نیشە لێرە تۆزێک برنج و چونکە نانی ماڵەوە خۆشە خۆم داناوە بۆ ئەوە ئیمە چێشت و شتیوان نەبوو وەڵڵا ئەمە ها نانی بهانیان پەنیرە شتێک ئاورێ وەڵ بەخۆیانمە وا ڕاهاتوینە بێ برنج و فاسۆلیا و گۆشتیش بخۆین ئەوە خۆشە بۆ جەژنەوەی کاک ڕێباز وتی بەرکوڵێکمان کردوانە بەس بۆ کەی بۆ نیۆڕۆ باشە یاخوا بەخێر من بەر لەوەی بچینە لای هەر پرسیارە سەحەر بۆ بابینەرەکانمان پێشەوەی هیچ لە کاک مەزهەر بپرسین بە بەرهەمێکی ئاشناوێ بە بینەرەکانمان کە خۆی کەسێکی دەنگخۆشە و گەنجێک عەزیزم بەڕێز سوپاس ماما
بەیان بکەم دەردی دەروونە عشقت بۆ بە تروسکەی زامداری کرد دڵی پڕخێنە هەرە و زاماش بۆ تا خولیام بۆ ئارامی و شەوانی تانیا گریان بۆ خۆم گریان بۆ تۆ بۆ وڵانەی بوونا ڕەنجاڕۆ هۆ عەزیزم هۆ دڵەکەم سوژدە بۆ خودای دەبەم بۆ ئەوەی بە تۆ بگەم دڵێم مەشێنە ئۆ عەزیزم ئۆ دڵەکەم سوژدە بۆ خودای دەبەم بۆ ئەوەی بە تۆ بگەم دڵێم مەشێنە پێدای بەڵێنی بە ئەمڕۆ ڕۆژی یەکە پێدای بەڵێنی سووربینەکەی نازیزەکە پەیماش چێنی دابابێ بەشنابیلا هۆ عەزیزم هۆ دڵەکەم بینایی هەردوو چاوەکەم دڵنیا بەر پێ دەگەم دڵێم مەشێنە ئەی یارەژی کەڵانەکەم بینایی هەردوو چاوەکەم دڵنیا بە هەر پێ دەگەم دڵێم مەشێنە دەستان خۆش سپاس یەخوا ئەو دەنگتە نەڕزێت دەست و پەنجەی هاوڕێیان عەزیزی بەڕێزم کاتێ من ئاهاتمە ژوورەوە سەرکۆ ئەمان خەریکی ساوندچێک بوون باشە گوێم کە لە گۆرانیەکەەوە بوانزانی یەکەم جار دەنگی مامۆستامی کای لە دایان ناوە بۆ ئەوەی کە ئێستا ئەمان لەگەڵ یا بڕۆن ڕاهێنانی بکەن بەس دواتر کە گوێم لە دەنگی خۆتەوە بوون جازانە کە ماشەڵڵا لەوێ دەنگی خۆتە یاشنایەکی باشمێ وڵای لەگەڵ مامۆستایانی لە ڕووی بەرهەمەکانی زۆر تێکەڵیم حەزم بە دەنگ و با ئیشەکانیتی لەم ێژە گوێ لێ دەگرمەوە معقول نییە باشی نەڵێن بەتاکید دەنگە خۆش بێ خۆی دایمەش ئێمە و تۆمانە هەمیشە کە ئەو گۆرانیانەی ئەو بەرهەمی ئەو هونەرمەندە ئازیز و خۆشەویستانە کە چەند جوان بیڵیتەوە بەخوا ئەو خۆی لە ئێمە زیاتر دڵخۆشتر ئەوێت کە لەبەرەوەی بەرهەمەکانی بەزیندوێتی ئەمێنێتەوە ئێمە دەستخۆشیت لێ یەکەین سەیوای سەرکەوتون لەگەڵ ئەوەشا ئێمە زۆر زۆر بە خێراتن تەگەین وەکو دەستگای میدیای کورسات وەکو پرۆگرامەکەی خۆشمان یەکەم جارتە لێرەوە کە دەرکەویت گەنجێکی بەتوانە لە شاری هەولێری خۆشەویستەوە کە هاتوویت تۆزێک بڕۆینەوە ناو کارکردنی تۆ وە کلیپەکانی تۆ و بەرهەمەکانی خۆت تۆزێک بۆمان باس بکەیت. وڵاهی لە ئێستادا بەرهەمێکی جوانم هەیە بە ناوی تەمەن تقریباً مانگە کەمترە بڵاوم کردیتەوە لە بۆ تێستەکەی بڵاوم کردیتەوە خەڵکەشی زۆر بەڵیتی الحەمدولillah لەوانەیە لە دوای 3 هەفتە شتێکی وها بە تەواوی بڵاوی دەکەینەوە ئیدی ئەوەش دەمێ بڵێم کە لە ڕووی ئیشکردنەکانم کاکە سۆهراب تقریباً زۆربەی بەرهەمەکانم لێ ڕیکۆرد دەکەم کاکە سۆهراب پاڵپشتێکی زۆر باشیمە لە ڕووی ڕیکۆرد و ئاواز و ئەو شتانەی کە هونەریە ئیدی
حاليا هەتا ئێستا تقریبا 3 بەرهەم هەیە بخۆم یاد ترپەی دڵ ئەوەی ئێستاش دوای دەکەوێن تەمەن باقیدی زۆربەی گۆرانەکانی مامۆستا بیکاری دەرێن مەسەرەن ئەو هایانی گوانی ڕەسەنەکان زیاتر حەزم لێ گومانی تیانیان بۆ بەرهەمی خۆشتمان پێشکەشەکەیت ئینشاءڵڵا جا پێمانەڵی کاک مەزهەر ئەم دەنگە خۆشە لە کێیەکەوە هەستت پێ کرد کە ئەیتر ئەبێ ئەوە هاوبەشی بکەی لەگەڵ کەسانێکە حەزیان لە مۆسیقا و بەتایبەت دەنگە خۆشەکەی مامۆستا میکایل هەیە والله ئیدی ئەوە تقریبا ئەمە برێم لە بیدات 2012 بوو ڤیددیو یەکەم دانا ئیدی ئەوە کەم بوو ڕۆیشت ئەوە ڕاستەراحەتی یانێ بەس 2015 بەرهەمەکەم ڕیکۆرد کرد یەکەم بەرهەم بوو کە کەمە کوالیتی کەم بوو بەناوی ئەستێرە بوو خەڵکەشی زۆر بەدڵی بوو یەکەم ئیشەم بوو ئەمیش گوتم دیارە خەڵکەکە دەنجی منی بەدڵیانی ئەم شتەکەم هەیە ئیدی دەستم پێ کرد لە 2019 بەرەو سەری لە ڕووی ئەو ئەپلیکیشنە هاتێ مەسەرەن تیکتۆک یارمەتێکی زۆر باش بوو لەو بووم ڕاستی ینی دەتانم برێم هەتا ئێستاش کە ئەمها لێرە ئامادەمە تیکتۆک وای کردی ئەمە لێرە ئامادەم کاتەمە دیوێکی باشی سوۆسیال میدیا بۆ تاکو ئێستا گۆرانیەکی مامۆستا میکایلت بڵاو کردبێتەوە کە خۆی گوێ لێبوو بێت شتێکی وت بێت کۆمنتێکی خۆی لەسەری وڵاهی نامەیەکی دەنجی لەلایەن مامۆستا میکایلەوە چبوو بۆ هاوڕێیەکی ئازیزم ئیدی نامە دەنگەکەم جێ لێگرت و دەست خۆشیێکی زۆری لێکردم و وتی ماشەڵڵا دەنگی لە نێوجوانی منەچ ینی مەقسەدەی گەنجی من سوپاسی دەکەم لێرە ڕێ سڵاومان هەیە جەژنەشی پیرۆزبی ئەمەش سەلامەتی ڕێزمانی لەبەوەی کاکمە سەر ئێستا زانین کە بەوەی ئەوەی کە لە بە خۆشحاڵیەوە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستانەوە لە هەولێری خۆشەویستیش ئێستا پێشکەوتنی ستۆدیۆکان زۆر باشە ینی کارکردن تۆڵی من لە 2015 بەرهەمێکمە بۆ بەڵام بەرهەمەکە لەوانێ کوالێتیشی وا باشی نەبوو بێ بچێتە ناو خەڵکەوە لە ئێستا ئاسانکاریەکی زۆر کراوە ینی زۆر جار و نەرمەدان لەو ساڵانی ڕابردووە ئەگەر بیانویستە بەرهەمێک بێت کوالێتێکی باشی هەبێت ئەوە زوو بچێتە ناو خەڵکەوە پەنایە نەبر بە وڵاتە دراوسەکانمان ینی نزیکتر بوو تورکیا بوو یاخود وڵاتی ئێران بوو بەڵام ئێستا هەمووی لای خۆمانەکرێ ئەمە چەند ئاسانکاری بۆ بۆی کە تۆ بتوانانی چەند بەرهەمێکە بە کوالێتی باش بکەیت وڵا زۆر ئاسانکاریە تاچیدانی ئێستا کابرا کە حالیان ئەتوو بەرهەمەی ڕکۆرد دەکەی لە ستۆدیۆکانی هەولێر دەتانی بە ئیسراحەت ئیشی تێدا بکەیت ڕاستە نزیکە لێت تی دەگەی چی دەوێت چی ناوێت نەک ئەتوو کابرا مەسەرەن سەفەر دەکەیت وەرە لەوێن ئەزە لە زمانیان دەگەی نازام لە چیان دەگەیت ئیشەکان بە هەموویان بەعامیانی بەس ئێستا تو کە کابرا لێرانەیە کوردی خۆت مەسەرەن ستۆدیۆی هەیە پرۆفشناڵە هەڵکەیفت پێدایان لەوانێ شەوان برادراتی روز دەبیت لەلایەن دەمینەوە هەر ئەوە نییە قەزی ئیشی ستۆدیۆت هەبێت تقریبا ئێستام لە کاک سۆرابی زۆربەی شەو پێکەوەیە لە ستۆدیۆکەوی دەمینێمەوە زۆر زار یعنی ئەوە خۆشە بەڕاستی برادراتی ڕەفاقت لەگەڵ کەسێک کە ئیشی لەگە دەکەیت هەر لە ڕووی تێچوون و مادیشەوە ینی کەمترە تۆ کاتە ڕۆشتی بۆیە بێ بڕۆ پارێکی زۆر سەر بکەی لەو ڕێگای ئەنجا هەر ژەنیارێکە بۆیە پارێکی تایبێتە بە خۆشحاڵیەوە کۆمەڵە ژەنیاری بەتوانای خۆمان هەیە کە توانی سوودیشان دێت ئەوانیش دەردەکەون بەتاچیت لەگەڵ بەرهەمەکەی زەنابەت مەسەلەن دەردەکەون ئەوانیش دەبیندرێن ئەوانی سوودیان دەبی دڵیان خۆش دەبی بە مادی بوونیان کردیا خوێندنیان کردیا ئەوانیش دانێ دەربچن بێگومان هەرکی هەموویانە بچنە لای بەرهەمێکی دیکەت پێم وابێ ئەمان بەرهەمی خۆتەوەیە ئەوەی ترپەی دڵ بەڵێ بینەرانی جۆمال سەلامەتی وەکو من باترپەی دڵێ بەنامەیێ بۆم بنێرە وەکو من بە هەناسەشێ بە سینەی من ڕابسپێرە وەکو من بارچی خەما لە جێگەی تۆ حاڵی داگرم ئەگەر خۆدا ڕێگە بێدا لە جێگەی تۆ من لەم
تنضل دي وك نبي وبپروابي وكتوني دعادكم ببلابي شيري شيري نرم نرم بيتو دسي لبرتاوا كيموشي مالي من نبي بتزيد لي مال باوا وكو من بات البيت الله بنامي بومبنيرا وكو من باناس الشيء بسيني من رابس ديرا وكو من باتي خما لذيقيتو هالي داقرم اگر خدا رقبدا لذيقيتو من دمرم دەنگت عزیزم، خۆش بێ ڕێزم، دەخوا. دەنگ خۆش دەسیۆش خۆش بێ هاوڕێن سپاس بەرهەمێکی زۆر جوان دەنگ خۆش بێت ئەم آه، بەرهەمە بەرهەمی بڵاو ترپەی دڵ. کردوتەوە ئەو بەرهەمە ترپەی دڵ هەروتم لەلایەن کاک سۆراب و تێکستەکەشی محەممەد برادری زۆر خۆشەویستمە دەستەکانی خۆش بیلێرەوە ڕێز سڵاوی دەژنە پیرۆزە لەوی ژەکەم زۆر باش. عزیزە زۆر خۆشەویستە و ڕیکۆردەکەشی هەر لە هەولێر کردومە بە خۆشحاڵیەوە سەلامەت بەرهەمەکانت هەمووی ئاوا لە سەرخ و ئارامە یا کاری خێراشە هەیە بۆ خوای خێرایی زۆر برادر نیمە لەگە خێرایی هەر زیاتر لەسەر خۆیە چونکە لە بۆ هەڵبژاردەکانیشت هەر پێما بە هەمووی ئەو گۆرانیانەیە کە لەسەر خۆیە ڕیتمەکەی خاوە بینم باش نیە زۆر لەگە وڵی هەر لەگە سەری عوشتیوە بەڕاستی جا کێفم ئێمەش کە گوێ ئەگری نزت بە تاوەتی چێژوەرەگەی وەلو جێژنان داوێ ئەو مناسەباتانە خۆشەشتە چی سەریە بەس ینی قەینا دەبی بەیانە دەگمەن بێ ئەو شتانەی کە لە بۆ من دەگونجێ سەریا بن بەڵام بن وەسپێکیشم کرد کە گۆرانی کەوت ویستم پێی بڵێ بەس نایڵێ دەنگی خۆش بێت نە تازە بیڵێ ئەوەی هەرواچی گوتی برێ برێت من وتم بەڕاستی ئەو کاگرێ بازی دەتوانێت زیاترەوە بڵە دەنگێکی خۆش تەیە دەنگێکی زۆر خاوێن تەیە پێویستی بۆ ناکات زۆر بەرزیکەیتەوە ئەمە بکەیتەوە کەی دەنگێکی خۆتە دەستخۆشیت لێکەیت خۆت بەچیوە سەرقاڵی ڕۆژانە والله ئێستا حالیان بەس هوەر بەس جارجار لاویش دەکەم وا هەیە کە ئەگەر تۆ ژیانت لەسەر هوەردا بنیت بتوانێت وابێت کە ئیتە پێویستە بەوە نەبێ هەوڵی کارێکی تر بیت لە ئێستای کوردستان توانیوێتی وابێت کە بۆ هوەرمەندانی ئێمە تا ڕادەیە گەرنتی لەسەر ژیانیان دروست کردبێت بە خودای ئەستەما هیچ هوەرمەندێک لەسەر هوەر بەڕێوە بچی هیچ هوەرمەندێک یان وە دەبینین لە کۆنەکان بگرێت تا ئێستای یان ئێستا هوەرمەندێک کە ئێستا پێ ڕاگەیشتە لە قیمەتی ئینێرجێکی باشی هەیە دەبی هەفتەی بەلایانی کەم لایوەچی بکە ئەگەر ناتوانانی هوەرەکەی دیکەشی پێ بسوڕێنی لەو نمونە ڕێکۆرد و شتی وا هەنی مەسروفەکی زۆری دەوێت باش ئەگەر تێ شتێکی جوان بکەی بمێنیتەوە وەکو هوەرمەندە گەورانەی کە دەبین ئەوم بەرهەمە جوانانیان هەیە ئەوڕۆ زۆر زەحمەتە هەتا دەیانی قورستر دەبێ بەڕای من ئەوەیە زۆر باشە لە بۆنەکانە لە کۆمەڵی فستیڤالە لەگەڵ هوەرمەندانی کە بتوانی بە هەماهەنگی لەمانە هیچ بەشداریت کردووە کۆمەڵی کۆنسرتی تایبەت هەبێت بە خۆشحاڵی و کە ماڵین بۆ نمونە لە ناو ڕێستۆرانتەکانە لە ناو کۆمەڵە شوێنی تایبەتە کە خەڵکانێکی زۆر کۆبنەوە گۆرانی موزیک ئێستا بوونی هەیە ئەمە جێگەی دڵخۆشی بووی کە بتوانن ئێوە بەرهەمەکانتان بەردەوام بە زیندوێتی بمێنێتەوە لە هەولێر تا چەند کار لەسرە ماکەن لەو شوێنە گشتیانێکگە شوێنێکە گەشتیارێکی زۆریش ڕۆیت وەڵاهی ئەوان ئیش دەکەن زۆر لەسەر شتانە هوەرمەندەکانی دەبینم یانی ئەوان چالاکیان باشە هوەرمەندەکانی هەولێر دەستخۆشیان لێ دەکەم لە فیستیڤال و لە شتەکان زۆر دەیامین بەس بۆچی ئەمن یانی کەمەک لێ دوورم یانی لە فیستیڤال و شتیا بەشداریم نەکردێ هەر لەبەرەوەی کە لەسەر خۆ ئارامی حەزی لێیە ئیدیە تو دەچە جێژی کابرا حەزی لە سەری ئاچی ئێستا کوێبی چ بکەین چۆن بیڵێم ڕاستە بڕەکەمەک لۆ من ئیزعاز دەبیت باشە کاتام جارە با بزانن هیوادارین بەرنامەکەی ئێمە ئەو دەرفەتی ڕەخسان بە هەمووان بزانن ئەگەر لە کاک مەسهەر داوای گۆرانیان کرد گۆرانی لەسەر خۆ بە داوای خێرا توشت کردم دەوی مەسەرن ئیش بکەین لەسەر ئەو شتەش هەر خۆشە بەرهەمەی سەریع هەبی ئەوە لەسەر قسەی زەنابەت لەمە دوا لەوانەیە بەرهەمەکی سەریع کەمە خۆشتر لەوانە سەریع یانی خۆش پێ دەکا بەدرێ خۆش بڕۆ سەریعتر بڕۆ
ئەو هایلی دەکەم وزار باشە جا کاک مەسەر ئێستا باسی تا ڕادێک ژیانی کاری جەنابتمان کرد و باسی ئەوەت کردبوون نمونە حەزل لە ئارامی و لە سەرخۆیی هەیە و تەبعەن جەژن قەرەباڵغی تایە و تێکەڵبوونی تیامانە نێوانێ لەگەڵ جەژناچۆنە وڵا زۆر باشمە من حەزل لە زۆر جەژنە زۆر حەزم لەو شتانەیە لە مناسباتانەیە هەنی کۆمەڵایەتی هەر کوچ کابرای گوتنی هەولێریانی با قسێک بەمون دەی گوتی هە بزرم کە لە قەیسەریمە ئەنی ئەم زۆر کەیف بەو زیانە ئێستا قەیسەری مەسەرەن چاخانەی حاجی خەلیلە مەچکۆیە زۆر دەسمێن دەرم جالانە بەخۆ بازار هەر بڵێن خوا کۆپلێکمان پۆ بڵێ لەمانە زۆر لەوانێ وڵا هەبی تووشم دەبی ئەمژێم کاکە وڵی بەس خۆشە با پێت بڵم کۆمەڵایەتی بیت خۆش زۆر زۆر خۆشە حەزم لێ چەند کۆمەڵایەتی بێونش کۆمەلگا لەگەڵتایە ئەوە زۆر زۆر خۆشە زۆر لەگەڵەوەی کە کاڵی هاوڕێکانم لەگەڵ یان نامێنمەوە لە ستودیۆکە لەگەڵ هیچ ئامێریکی مویزیکە بینت نییە هەر خۆت هەوڵی بۆ نیان حەزت نییە واللهی زۆرم حەز لێ بە خۆمەکو حەز بەس مادەم کارێک خۆت کردو بە هوەرە بێت ئەرە وڵی لەسەر منەوەی هێستم بەلایانی کەم ئالەتەک دوو ئالەتی بزانم بەس هیچ ئاشیانی فێر نەبیمە تا ئێستا بەس ینی ئەوشم لۆ نەدەیە بەڕاستی بەس زۆرشم حەز لێ حەز دەکەم ئەگەر بێت و هەوڵەشی باشی لێ بۆ بدەم لە هوەرەکەی خۆم زۆر زۆر باشتر بێن باشتر دەبم وایە چکە پێویستە بەڕاستی وایە جا کاک مەسهەر ئێستا لەگەڵ دەنگی مامۆستا میکایلە خۆشت هەر پێما بە ڕۆحت زۆر ئاوێتە بووە بەڵام وا هەیە گۆرانی بێژی دیکەش هەبێت حەزل لێ بێ گۆرانەکەی بڵیتەوە ئاهیاوەڵا وەکوکێ یعنی کەسێک گۆرانی میکایلی گوتەوە نەنا جەنابەت گۆرانی بێژی دیکەمان هەیە هەر بۆنونە لە کۆنەکان چون حەزت پێما بێ لە گۆرانی کۆنەکان زۆر هەیە جەنابەت بۆ لە گۆرانی بێژە کۆنەکان لەناو کۆنەکانە کەس هەیە حەزل لێ بێ گۆرانەکانی بڵیتەوە یعنی وەکو مامۆستا میکایل حەزم لێ گۆرانەکانی بڵێ باڵێ وڵا حتمما هەیە لە بۆ نمونە مامۆستا ناسرە بەڵێ حەزم لە ڕاستانەکان بەعامە بەڕاستی بەس کوو بڵێ تو مامۆستا میکایل لە بۆ من کە دێڵێم مۆ دەزانم بە خۆمم ئەو هەستەمە ینی کە بێکەم و کوڕیمە زیاتر زاڵم ئەوێ مەوزوعەکە ئەگە ناوکۆڵەکە زۆر حەزم لێ ئەوان ئەڵێ گۆرانەکە باتڵاڵە ڕێک نییە جەژنە ئیشاءالله ئیشاءالله وەلیرە ئەو پەیامەشی پێ ڕادەگەینم تەمەنی زۆربی زۆر بژیتم دەیبینم ڤیددیوەکانی بەو دوایش تاکتاکە بڵاو دەفتەوە هەز دەکەم هێلی پیر بووە خەتەکانی دووموچاوی ئەوەشم زۆر پێ ناخۆشە هیوای تەمەنێک زۆری لۆ دەخوازم ئیشاءالله تەمەند درێژ بێ و هەر لێرەشەوە هەر جەژنیش بوو جەژنێک خۆیمان لابوو لێرە یعنی لێرەشەوە من قەدەوەیم بیر ناچێتەوە یە زۆر دڵخۆش جا بۆ زمانە شیرینەی خۆی ئەی زۆر دڵخۆشم کە کۆمەڵە گەنجی باش و بەهێز دروست بوون کە ئەتوانن گۆرانی بڵێن ئیترەوە مامۆساوە بەرهەمێکیانە هیچە لەو گەنجانێ جەژنە و پێمان خۆشە بەرهەمێکەمان جۆ لێ بێ بیرم کردووی بەڵام جانان ڕێگام نییە بۆ دیتنێ زەرگم ماوری تێبار دەبێت تەنها بۆ یەک دەنگ بیستنێ بیرم کردووی بەڵام جانان ڕێگام نییە بۆ دیتنێ زەرگم ماوری تێبار دەبێت تەنها بۆ یەک دەنگ بیستنێ
یخوا ئەو دووبارە دەنگتە هەڵە بەرزێت هەر لەسەر مامۆستا میکایل بەردەوام بە میوزیک زانەکانیش مەسهەر. خۆش بیتن ئەی دەستخۆشیان دەست و لێ دەکات. پەنجەیان سەد جار خۆش بێ ئەوان ماڵی خۆیانە ئیتر ئەرێ وەڵا. و بەڕاستی چێژمان وەرگرت جا کاک مەسهەر لەگەڵ گۆرانیەکانی بەڕێزلانێ زۆر کەس ئێستا لە لایڤ میوزیکەکان بێت هەر لەوەی کە لە سوۆسیال میدیا بڵاوت کردبێتەوە کەسی وا هەیە دەستی کردبێ بە گیریان ئەمڕۆ بەیانی جێژن نەبووە پێم وایە بە من خۆم دڵم پڕە بوو وا هەیە خۆت کاتی وتنیەکێ لە گۆرانەکانت دڵت پڕ بوو بێ وەڵی ئەمن بەرێ بەتاچی دەرێ وەڵا زۆربەی کاتەکان خاستن کە مەسەرەن ها لایوی دیعدەی دانیشتنی پێ دەڵێن بە کوردەواری خۆمان دانیشتنی دەکەین شەوانە جا من دەمەوەش بریم ینی بە عایلێن مەسەرەن خاڵم دەنگەشی زۆر خۆشیە کەمەک دەچمەوە سەر خاڵەکان ئەوە هەر نەریتێ بۆ لە ناو دادەنیشین زۆر جارەمە دڵنەوە یەک دەدەینەوە دەکە ئەزە غوربەت هێدەستی ئەم غوربەت مەدەستی ئەو شتانە هەیە ئەم زۆردا بەخۆم تەسی دەبم بەڕاستی وڵە زۆر باشە لەگەڵ مەقاماتە بینە چوانە والله حەزت کردووە کۆمەڵە بەرهەمە مقامات هەتا ئێستا ئەوم نەکردە وەکو برێک بەرهەم باشە بەس خراپیش نییەمە تقریبا باش مادەم خۆت ئاوا تێکەڵی ئەو میوزیسیانە نابیت ئەو ستۆدیویانە ئەبیت ئەم دەنگە خۆشت هەیە کە بتوانانی لەگەڵیانە کارکە یەک تۆس لایەنە ئەکادیمیەکەش کاک ڕێباسا فێربوونی نۆتە بۆ نمونە چکامانە هەمووی بەیەکەوە زیاتر کاری تۆ دەوڵەمەند دەکات مادەم من بۆ یم پرسیاران تۆڵی من کارم هوەرە بەڕێوەڵا وڵی پێویستە من لەبەرەوەی هیچ ئالەتە چی نازەم لە بۆ من لە بۆ لەوانەیە ئەوانی ئیشەکەشم لە بۆ دەکەن فەقیرەی لەوانەیە بڕێک ئیزعاز بوون بەس لە عینی کات ئەمن خۆرسکانە ئەو شتە هەیە لەکنم زۆر جێگرەی باش بوویمە ینی زۆر بە ئاسانی لەگەڵیان ئاوێتە دەبم ئەو شتش هەیە جا لەگەڵ کاک ڕێباز و ئەم گروپەیە پێشتر ئیشە کردووە ئەو یەکەم جارە پێیان ئاشنا دەبووم و زۆر خۆشحاڵم ئەزیزم بەس کاکە نیان هێشتێ بنومەوە ئەمن زێم گۆڕایە ئێستا من لە هەولێرە هاتمە سلێمانی یەک سعات نووسیمەوش ئەی هاوار خۆم وەرجێرە لەو لای قەلق بوویمە تا ئێستام یەک سعات نووسیم هەر باش پێڕاهاتین ئێستەمە سعات تقریبا هەفت و سوور بهاتی نێران بەس ماشەڵڵا و لێبێ نە بە دەنگتەوە دیارە نە بە خۆتەوە خۆم هەز دەکەم ڕنگەوە دیارە نازانم زموریش و بڕگارەدا دەی زۆر باش کارمەزە باک تۆز بینەوە ناو ئەو دابوونەریتەی کە خۆمان هەمانە لە ناو کۆمەلگای خۆمانە لە هەولێری ئازیز و خۆشەویست لە جەژنا هەر لە خوانەوە دەکەی خۆتەوە زۆر جارڵی زۆر بەداخین هەندێک کاڵبوونەوە هەیە ینی تێکەڵبوونەکان کەم بۆتەوە لەوانەیە ئەوسا لە کووە هات بەس بگاتە لای تۆ جەژنە پیرۆزەیەک لێکە ئەسا بۆ بەنامەیەک بۆتە نێرەوەتەوە لەوێ ئێستا ئەو کەلتورە جوانە هەرماوە کە سەردانکردن و هات و چۆکردن و جەژنانە ئەوە هەولێر بەڵێ بە قورآن کەم بوویتەوە کەم بۆتەوە لە هەمووی لە بەعزە جێ عشارەکان و منتیقە قەدیمەکان ئەو شتەمە بەس دەتوێ وەکو سەردەمی پێش نەمایە باشە مەسەرەن کابرا سعات هەفتی دەهات لە دەرکەیدا مەجموعە جیرانەکان هەموو خڕ دەبوونەوە جێژنەتان پیرۆزبی کاکە یەک لە دوێک دەیدەی ئەوە نەمایە ئێستا خۆت چۆنیت ئەگەر بۆ نمونە لە ناو گەڕەکە کۆ ببنەوە ئەگەر لە گەڕەکە هەڵبەت بژی جەناب ببنە بەسمە لە یەکەکانە چۆن ئێستا بەداخۆ هەر زۆر ئەوە هەر نەماوە لە گەڕەکە بێ ماڵتان وا هەیە بەیانی زوو هەسیت و خۆت ئامادەکەیت و بچی جەژنە پیرۆزە بکەیت لە دار و درەوسێ بەخوای لە مێژە شتم نەدیتیا ینی بەتەن نێژ بەڕاستی لەگەڵ خەوی بەیانیان نایە لەگەڵ زوەستانەکەی سەرە جوڵانی دیارە کاتە لەوانەیە ئەوڕۆ هەریزەکە برم لەوانەیە زۆرم پێ بچی ئەوڕۆ زۆر کەم خەو یعنی دایم هەمیشە نەریتێکی زۆر جوان هەبوو لە ناو کۆمەڵگای خۆمانە بەگشتی ینی بەیانیان ئیجەژن ئەگەر بەدەم خەیشەوە وە چاو بنوقایە بە تۆم وت هەڵە ساین ئیتر باوکمانەگە لە مزگەوت باتایەوە جەژنە پیرۆزە و ماچیومانێ کرد ئەگە بەدەم خۆیشەوە بۆ هەر دوو کەوچ فاسۆلیا و گۆشتەکەت نەخوارد بێبی خۆی قەی ناکاڵی گرەبوون بڕۆ دوای بخەوەرەوە بەڵام سەر ئەو قەیسی زۆر ناخۆشە قورسە زۆر خۆی بەخوا هەر ناخۆشە خەوی ئەزدە شتێکە شێ لە جێژنان جاری وێ مار ڕێک دەکەوێ مارێ دەرێ باش شوەکەی بکەین ڕوانێ من هەز دەکەم کە دەفتانی ڕوانێ ئەو تام و چێژە جێژنەی نامینێ
ڕاست بە توبی هەر لە سوێنەکەی بی زووبی هەموو هەستن نانەکەی بخۆن ئەو چێژە لە بە من لە نانی سوێنەکەی دەیە تێرە خۆیت ڕێک تۆز گەرمیش بکەیتەوە یان دەیکەیتەوە مەسەرە نیڕوانەکەی دەستنەکە مارە باپیرە خارە مام ئەوە خۆش باشە لە جێژن حەز بە چی ئەەکەیت ئەوەی ئامادەکاریەکان جلی کوردی لەبەرکردنەکەی نان و چێشتەکەی جێژنانە وەرگرتنەکەی نووسنم لۆ خواردنێ ینی ئەمن کوورێها گۆشخۆرەی باش زۆر زاد دەمە قاژمان دروست دەبی لە مار ئەوە لۆ منە نە ئەوە لۆ منە یعنی زۆر نووسنم ئەزارە من زیاتر کەیفم بە خواردنەکەی دی کەیفم بە گەڕانەکەی دی بەو مەرجەی بەیانی زۆر مارە باپیر زۆر کەیفم پێ دێ من زۆر لە مارە باپیرم ژیان لە ماڵی باپیرە گۆشت خۆش لێنن یان لە ماڵی خۆت والله ئەو تامێکی دیدم لە مارە باپیری نەمکردەوە بەڕاستی ئەخ لەبەرەوەی هەمووی کۆ ئەبنەوە وای نەمکردیتەوە سەرکۆ شەڕی بۆ دروست واد لێ ئەکا ناچاربی لە سلێمانی بمێنیتەوە نازە مالە سلێمانیش بینەوە هەر شاری خۆمان تاوان ماڵی بە دڵنیاییەوە لەگەڵەوەی کە خەڵک خۆی ئاماداکا بۆ جەژن شت بکڕێت و پێداویستێکان بکرێت و چەند ڕۆژی پێش جەژن بۆ ماڵی خۆ چۆن بی لەگەڵەوە کاگرێ باز دەڵێ وازی لێ بێنە 12 ساعت خەیە وایە زۆر قسەیتەوە زۆر بەڕاستی لە بۆ خەویش خەواڵومە دەمینێمەوە نانم ئەخ لە ناکاو دەنوم زۆر دەنم ئەو هەر دەستمەوە تایمەکەم تێک دەچ جاری وێ چا دەکەمەوە هەفتەك زۆر باش دەهۆچ خۆلی دێتەوە بە بەرداومە شتە هەیە جەلانەیە ئێوە لە ستدیۆ بمێنەوە هەتاک و درەنگان و اینجا کە هیلاکە بیتر دوای ڕۆژی دواتر قەرەبوویەکەیەوە زۆر ڕاست تقریبا برێ 2 ڕۆژ بە خەبەری یان 2 ڕۆژ نووستی برێم ڕۆژێک بە کاملی بە خەبەری شەو ڕۆژە لە ماڵەوە گلەیت لێ ناکەن کاتی خەوتنە ئەوە وڵە زاوێ بینێک پێدەچی نیان بینم نووسیمە غەریبیان دەکەم کە دەچمەوەکنی ئەزم لە خواردنە کەوچی گوتم لەگەر خواردنی داکەم گەلک بینم باش لە هەر زیژەسم لێم خۆزگە بچمە ماری خاستن لە چایەکەی باشە جا ئێستا مایکەکە لە لای کاگڕێبازە کاگڕێباز لەو کاتەوە خەریکی بە ئیما و ئیشارە شت ئەنێریت و نەزانیاری لەبارەی کاک مەسهرەوە ئەیە لەکوێ ئەتزانی 12 ساعتە خەوێ سێریەکە لێ جەژنتان پیرۆز بێ ئینشەڵا جەژنی ڕەمەزان بێتەمای خێر و خۆشی بۆ هەموو گەلەکەمان و چکرێتەش لابن لەوێ بەخوا تا ڕەمەوە زانتیان نایڵم لاوڕێ خۆشەویستەکان لەسەر جەم کارمەندانی کورساتی خۆشەویست بە خێراتنی ونەمەدی زۆر خۆشەویست کاکە مەزەرەکەم ئەوی ڕاستی بە من لە چەند جارێک دەنگی بەرجۆم کەوت دەنگێکی زۆر شیرین و زۆر نرم و ینی چۆن ڕێک بەمانای کەلیمە دەنگی شیرینە هەیەتە دڵەوە و دەسەبا بۆ هەنێک گۆرانی کە زۆر لەگەڵ ستایلی دەنگی ئەگونجێ ئەوەش سەرنجی ڕاکێشان بەڕاستی و بەنسبەتەوەی کە زۆرە خەوێ دوێنێ زۆرم قسە لەگەڵا کردتم ئەوێ سعاسێ لە ستێمانی بی وتی بەسەر چاوەز من دوونی وەڵەسم خبزان بۆ نوی سعاتەکەم ئەستێمانی تاقیبی سعاتەکانی منی کردیە ئەم کەنجی هەر دەستی ڕاستی فریانە کەوتین تەبریکی چونکە شەو درەنگەشتە ئێرە ئیتر بەڵام خۆی کەسێکی زۆر زۆر باش و من یەک تکاملی هەیە کە ئەوەیە حەزەکەم ئامێرێکی موزیکی فێر بێت بۆی خزمەتی دەنگە جوانەکەی پێ بکە چونکە گۆرانی بێژ زۆر زۆر گرنگە ئامێرێکی موزیکی بزانێ ئەبێتە هۆی هاوکاری بۆ هەموو هەم بۆ خۆی و هەم بۆ موزیک ژەنان و بەڵام بەڕاستی هیوای سەرکەوتنی بۆ خوازم هیوادارم بەردەوام بێ بەرهەمی زیاتری خۆی هەبێ چونکە ڕاستە یعنی دەنگی لە مامۆستای گەورە میکایلەوە نزیکە بەڵام خۆشی شێوازێکی تایبەتی هەیە لە گۆرانی وتنە کە لە کەس ناچێ کە لە کاتی گۆرانی وتن کە نەبێ بە مەدحی ڕوبەڕوو لە کاتی گۆرانی وتنە هەستێک ئەیە بە گۆرانیەکە کە پێشتر تۆ ئەو هەستە و گونجاندنی باشە لەگەڵەوە ڕێباز یان هەنە گۆرانی وا زیینووە کاتەوە کە ینی کە گوێی لێگری ئەڵێ ئەوە ئەو گۆرانیەیە ینی زۆر بەلاتەوە گرنگە بێ ئەنجا من ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشام جام ببوورە پرسیوتم لەگەڵ گونجاندنی باشە یان زوو لەگەڵ ئێوە زۆر جارەوە کە بۆ پرۆگرامی خۆتان ئامادەکەن ڕۆژێ پێشۆیان چەند ڕۆژێک پرۆڤاکەن خۆتان بزەبەت زۆر 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 زوو لەگەڵمانە ڕاهدەر چەنە کاتی تەمرینەکەمان بەڕاستی ئەم بەیانیان نیو سەعات بوو
بەڵام زۆر باش لەگەڵ شتەکانە ڕۆشت و ئەوەیە هیلاشیەکەی نەمڕۆیتە دوایی بۆ خۆی چەندێکە خێبا کێشەمانە دەستەکانە خۆش لەگەڵ هاوڕانی کاکە هاوبەش ئەگەر مایکەیتی کاکا هاوبەش زۆر بەخێر پیرۆزکەیەوە لە تەواوی پرۆگرامەکانی ئێمە بەشدارە بن من حەزەکەم جەژنە پیرۆزەی خۆ بکەی و دواتریش ئێوە گروپێکی جوانیشتان هەیە لە فستیڤالەکانە بەشدار بن دووسێ پرسیارە لەسەرەوە لێکم خزمەتە جەژنی هەموو لایەک پیرۆز بێ زۆر سپاس بۆ ئێوە عزیز بۆ کورساتی خۆشەویست زۆر سپاس بۆ کاک مەزەر بۆ ئەم هاوڕێ عەزیزانە ئەتر نازانم باسی کەم وڵی تۆزە کەمیش خۆتون یانی ئەوە ڕاستی شوێنەکەی زۆر گەرموانەی تر ئەوە نەیتە خەوەکە لەکەی بۆ مناقەشەوەماناڵێ ئەمەڵێ تۆ مقابلەکەەوە لە تۆ مقابلەکە جا کاک هاوبەش لەگەڵ ئەوەی کە گیتارژەنێکی بەتوانای دەنگێکی خۆشیشی هەیە هەر لە بەرنامەکەی خۆمانە جەنابە تەشریفت هەبووە بە دەنگیش لەگەڵمان بوویت لەگەڵمان کۆمەڵی گۆرانی جوانی شەڵە بێگومان دەنگی سپاسانەکەم ئەگەر خەوەکە مەجالبە ئەتوانی گۆرانێکمان پێشکەشکەی یان تۆزێ بڕۆین جارێ بە تا دەنگی گەرمە خزمەتانە بەسەر چاو کات ئەتوانی ئێستا فەرموو ئێستا من جیتاری ئەمە شەر کاگرێ باز با لای خۆتان بێستا قساکێ باشە لێرە دایرم کاکە ترسم بمرم ندبين ماوى بجوانا مريجي سربين ماوى ترسم بمرم ندبين ماوى بجوانا دەنگە خۆش بێ سپاس بۆ هاوڕێیان بەیانی یەکسەر پێم وتیوتم باشی ئەمڕۆ زۆر باش بەس ئەم گەرمایەکە شتی لە گەرماکەوەی وایە دوانین جان تۆش جەژنە پیرۆزەی خۆ بکەوە جەژنتان پیرۆز بێت هیوادارم دایمەن لە جێژ نابن زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەی کورسات ماڵی هەمان سپاس بۆ کورسات کە لە ماوەی ئەم چەند ڕۆژەی ڕەمەزانە خزمەتی بینەرانی کورساتمان کرد هیوادارم ئەو پێشکەشمان کرد بێت لە ئاسی بینەران بێت دەستان خۆش بەگە خوا هەر بمێنە ئێستا تۆ بە من بڵێ بۆ لە ناو هەمویانە تۆ خەمی کاکشوانەتە سەرکۆ کاگرێبازە زانێن خۆی نازانە کاگڕێبازە زانێ بیست پێ بکەرم ئەو کاگڕێباز لە بیرت ئەو قسە ناکە هاو بەشگال هیلاکە لەسەر خۆ کردەوە وەڵامەکە
سەرەتا پیرۆزبایی جەژنتان لێبێت و هیوادارم ینی پیرۆزە کاک مەسەر بۆ ئەم بەرنامە ینی وەدڵێکی زۆر باشی هەیە و حەزەکەم باسی ئەوەکەم کە وەکو کاک ڕێباستی ئەم بەیانە تەنها نیو سەعات لەگەڵمانە و بەڵام بەڕاستی کە توانی لەگەڵمانە زۆر بە خێرایی خۆی بگونجێنێ و گۆرانەکان بەباشی ئەدا بکە و دەستخۆشی بۆ کەناڵی کورسات و بۆ هەموو بینەران. سپاس کاک بابانگیان کاک ڕاوێژ فەرموو. ڕاش بەچی پێکەنی پێمان بڵێ تۆ ئەی کاکە من چونکە دایم لە سوچ و پەرۆشتی وایم ئەڵم کەس قسەم لەگەڵا ناکات و فۆکسم شتم نایە دەسێت بەدڵی خۆم قساکە بوو پیانەکە بوو اینجا پێشەکی جەژنی ڕەمەزان لە هەموو لای پیرۆز لە کەناڵی کورسات و ستاف جوانەکەی و کاکە مەزهەرگیان و وەکو بابانیش باسی کرد ئێمە تەنها نیو سەعات توانای تەمرینمان هەبوو بەیەکەوە بەڵام ئیشەکان زۆر جوان دەرچووە جا تێ بزانین بەچی پێگەنم نەیڵم بۆ سەجارێ مایکەکە بالای خۆت بێت زۆر بەتوانیت زۆربەی فستیڤالەکانە لە زۆربەی کۆنسرتەکانە وزەیەکتیا ینی بینەرەکان دایم لەگەڵتا من خۆ زۆر جا لەو کۆنسرتانەیە بووم تۆ هیچ لە سوچانیت ینی قەت خۆ مەخەرە سوچۆ لەگەڵ درامسە جوانەکە تا هەمیشە جوانتری و هەمیشەش خەڵکە لەگەڵ درامسەکە تا ڕوویەکی گەش و جوانت هەیە ئەوەش بۆەوەی کێگەی شانازی ئێمە دڵیشمان پێت خۆشە کە لە زۆربەی پرۆگرامەکانی کورساتە لەگەڵمانە جەژنی تۆش پیرۆزی بەڵام گلەی بەکە پێمان ناڵێت باش باشە دەستان خۆش بێ سپاس بۆیەوە بابێنەوە لای کاک مەسەر کاک هاوبەش هەر لە کاتی خۆیان کە وتمان گۆرانێکی پێشکەش کردین ئەتوانی بێ ئەوەی کە بەرادەرانی میوزیسیان لەگەڵت بن هەر بە تەنیا خۆت گۆرانیەکمان پێشکەش بکەیت جا بە دڵی خۆت هەر گۆرانیەک هەڵەبژێری زۆر چاکە چ پێشکەشکەین بیری لێ ئەەکەیت سێریشی کاگرێ باسکە بزان پیرەکە کۆپلەیەک لە گۆرانی تەمەن پێشکەشتان دەکەین هیوادارین بەڵتان دەنگت خۆش بێت بێ مۆزیکەونە بە دڵی خۆتە مشکلە کاتێ مایکەکە لە لای بەرادرانە بێ هەمووی بێدەنگ دێتە ئەم لاوە کامێراکە دەستەکەم بە قسەکردن و پێکەنی هەردەم بە پێکەنی تەوان پرۆڤەشمان نەکرد لە بۆ گۆرانی دەبینم تاڵ قژێ سپی بوو بەڵام نیگاگەرمەکانت وە خۆی ماون هێلی پیری کەمێ ڕوخساری مۆڕیوی کەچی بزە و پێکەنینت نەگۆڕاون نیژ ئێستا چاوەکانم دەبن بە حەسرەتم تاوێ بێنادیداری تو ڕاستە تەمەن بەڕوا بەرە و دواوێزگەی خۆی بەڵام دڵم باڵدەگرێ بۆ نیگاری تۆ بە یادی زوو بۆ جێژوانێ بچینەوە کێ فەرموویە کە دڵداری پیران شەرما دڵ سوزانێ پرچی سپی بەسەر سو
ئەو دەنگت هەر خۆش عزیزم ناوەڵاوم نەوە مش عز سەیرم پیاوە وتی منتم بەتەنیا گۆرانێک بەدڵی خۆت گۆرانێ بڵێ بەس گۆرانێکی تری وە مۆسیقا مۆزیکاکە تێکی نەکردەوە سەیشم پێ زۆر باشە لە دەرفەتاگەر لە دەرفەتێکی کە ئەوە بە درێژای بەرنامەکە ئازێتی ئەین گوتت بەدڵی خۆت میش گوتم با کۆپلێ لە گۆرانی نوێەکەی پێشکەشکەم بەڵامەوە چوو بۆ ئارامی بەڵام زۆر جوان بوو بەڵام دەستان ڕاستە خۆ خۆش بوو زۆر بێت زۆر باشە جوان ئێمە دەستخۆشی لە تۆکەین سپاس بۆی کامڕۆ بە درێژای پرۆگرامەکە لەگەڵمانەمێنیت و چەند بەرهەمی کەشمان پێشکەشەکەیت و هیواداریشین کە تۆ هەر بەردەوامیت هەبێت و کە ئەزانین تۆش توانایەکی وەکو کاگرێبازی ژووتی توانایەکی زۆر باش تەیە بۆی کە بتوانانی زیاتر توانەکانە بەکاربێنی لەگەڵمانامێنیتەوە دەست خۆش بێ